یەکێک لە چاوەڕەکانمان کۆ سارباز لە بزافی ئاشتی ناوخۆییبان دەکەن کە بزافێکی ئاشتی ناوخۆی نیشتیمانی فەلسەفی و هیزری و کە دژی توندڕەوی و چەندین تایبەتمەندی و هەروەها چەندین کار و چالاکیانەوە کە لە ژمارەیەک ئەنجام پێکاتون و کار و چالاکیەکان ئەمڕۆ ئێمە لەم پرۆگرامەدا باسی دەکەین بزانین ئایا ئەنجامانێکیان لە ناو بزافەکەتان وەروەها کار و چالاکەکانیان تەنها لە ناوخۆی هەرێمجا یاخود نێودەوڵەتیە بۆ ئەمە بەستە میوانداری شیلان سلێمان ئەنجامی بزافی ئاشتی ناوخۆییبانمان کردووە کە ئەمڕۆ لە ئەستۆدیۆ لە لامان ویانە خاتوشلیان بانیت باش بەخێراتی سپاس کە لەگەڵمانە بووی. سپاس بۆ بانگێشتەکەتان. جا من دەمێت لەوە دەست بکەم. سپاس بەڵێ. کی ئەم بزافە دروست بووە و بۆ دروست بۆ بیرۆکەکەی لە چێوە هاتووە؟ زۆر باشە. ئێمە وەکو بزافی ئاشتی لە 14/6/2016 بۆ یەکەم جار لە هەولێر دروست بوو. دوای 2 ڕۆژ 16/6/2016 لە سلێمانی دروست بوو. ئەوەی کە بووە هۆی دروستکردنی ئەم جڤاتی ئاشتیا چونکە ئێمە لە شارەکانە پێوترێ جڤات، بەڵام بەگشتی لە ناو هەموو شارەکانی عێراقا کە سەرۆکێکمانەیە ئەویش دکتۆر موسا پێوترێ بزافی ئاشتی چونکە گەورەترە لە جڤات، بەڵام وەکو جڤاتەکە لەلایەن دکتۆر عومەر ڕەنگینیەوە کە مامۆستای زانکۆیە حالیەن ئەو دەستپێک و دانەری ئەم جڤاتە بوو و پاشان هەڵبژاردنێک کرا لە نێوان خۆمانە کە ئەمیش لە های کریست 16 ئەندام بووین. ئەم 16 ئەندامە هەستان بە هەڵبژاردن و دەستنیشانکردنی سەرۆکێکی کە ئەویش مامۆستا سەربەستە بە کالۆریۆسی هەیە لە زانکۆی مووسڵ تەواوی کردووە. کاتێکە ئەم بزافەی داناو بووە سەرۆک و بۆەوە هەڵبژاردەی هەمومان، ئیتر کار و چالاکیەکانمان لە 2007ەوە تەشەنەی کرد و دروست بوو. ئەگەر بین باز لە وشەی بانکەین، وشەی بان واتە کردکراوەی بزافی ئاشتی ناوخۆیی، واتە با و ئەلف و نون کە ئەکاتە بان. چۆن دروست بوو؟ بۆ دروست بوو لە 2016ەوە کە هەستمان کرد و زانیمان خەریکە کۆمەڵی شت لە ناوەچێ، کۆمەڵی جوانکاری لە ناو کۆمەڵگەیان نامێنێت، بەرەو ڕوخانەچێ، بەرەو داڕمانەچێ. بە باشمان زانی کە ئێمە بزافێک دروستکەین بە ناوی ئاشتیەوە و هەموو شارەکانی عێراق و کۆنتاکتێکی باشمان هەبێ هەرێم لەگەڵ عێراقا تاوەکو بتوانین ئاشتیەکە ببێتە سەقامگیری و ببێتە هاتنەوەی دۆستایەتی و مرۆڤایەتی بۆ گەلەکەمان. ئەو شتانە چی بوون کە لە ناو کۆمەڵگەیە بەرەو نەمان ئەڕۆژوە ئێوە درکتان پێکرد و کاری لەسەر؟ یەک لەوانە تونند و تیژیە، دووبوونی چەکە، 3 مادە هۆشبەرەکانە، 4 ململانەیەکی زۆر کە ئەمانە بەرەو ئەقارێکی تر ئەڕۆشتین. ئێمە ویستمان ئەم ئەقارانە بچووکەینەوە یاخود بێ بەهینەهۆی باعیسی ئەوەی کە هەر نەمێنە. زۆر باشە. بەڵێ. شیلان خان، ئێمە کۆمەلگای مەدەنی چەندین لایەنی هەیە، وەکو ڕێکخراوەکانە، وەکو سنتەرەکانە، هەموو ئەو لایەنانەی ترە. بزاف جیاوازی چییە لەگەڵ سنتەرێکە، لەگەڵ ڕێکخراوێکە؟ هەمان ئەو کارانە ئەکەنیا نەخێر ئەمان جیاوازترن، وەکو کاری وەکو بڵین پرەنسیپی کاری خۆیان ئەڵەیانە بەس ئەمان تۆزە لە کارەکان فراوانترە، ئەندامەکان زۆرترن، ئیشەکان بەرفراوانیە و نێودەوڵەتیە، بڵاو ئەبێتەوە بە وڵاتەکانی تریشە لە هەر شوێنێک بزاف گەورەترە، لە ڕێکخرا و سنتەر گەورەترە، کال و چالاکیەکانی فراوانترن و ئیجازەمان هەیە ئێمە ئەتوانین کۆمەڵە ئیشی باش بکەین، ئەتوانین بە قوتابخانە و خوێندنگاکانە بڵاو بینەوە و ئیجازەمان وەرگرتووە، ئەتوانین لەو شەڕە ناوخۆیانەی کە دروست دەبن یاخود شەڕەکانی وڵاتەکانی کەش پەیامی خۆمانمان ناردووە. بۆ نمونە شەڕی ئۆکرانیا و رووسیا، شەڕی غەزە و ئیسرائیل کە ئێمە توانیمانە دەستێکمان هەبێت لەو شەڕانەیە کە ببینە هۆی ئاشتیان و نەمانیان. باشە. خاتوشیلان لە چەند ڕۆژی ڕابردوو دابینیمان کە بەڕاستی ڕووداوی ناخۆش ڕیە، بێگومانەمانە دەچنە بابی توندڕەویەوە. چیتان کردووە لە سەبارەت بەم بابەتە؟ چکە پێمە یەکێک لە بنەماکانی ئێوە باز لەوە دەکەن کە ئێمە دژی توندڕەوین. چیتان کردووە لەبارەی ئەمەوە؟ ئێمە دژی ئەوە بووین کە تونند و تیژی نەبێ بەرامبەر بە ژنان، بەرامبەر بە مناڵان، بەرامبەر بە پیرەکان. بەڵام بەداخەوەی ئێستا لە 2025 ئەوەی کە تەشەنەی کردووە زیای بووە تونند و تیژی و کۆمەڵکوژیەکی زۆرە، یعنی لە تاکەوە بۆتە کۆمەڵکوژی، بۆتە بە عادەت، بۆتە بە باو، بۆتە بە کولتور، خەریکە دەو شێوەی لێت. ئەمیش بۆ یەکەم لەبەرەوەی پەروەردەکە بەرەو خراپترە چێ، بەرەو باش ناچێت کە پەروەردەیەکی نادەن دروستە،
دووەم زۆرینەی چەک لە ناو ماڵەکانە کە پێویست ناکە هەموو کەسێک چەک هەڵگرێت. خاتوشیلان پێ دوایە لە حاڵەتەوە بۆ بە دیاردا ئەم بەڵێ بەڵێ ئەویش لەبەر ئەوەی لەم خاڵانەی کە باسم کرد بوونی چەک لە زۆربەی ماڵەکانە چەک بۆ دوو قوارە بەکارێک چەک بۆ دوو وەزارەت بەکارێت ئەویش وەزارەتی پێشمەرگەی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و ئاسایشە کە ئەم پێویست ناکات تۆ کاتێکە وەزارەتی پێشمەرگە چەکی هەیە و چەکی هەڵگرتووە بۆ پاراستنی سنوورەکانە و وەزارەتی ناوخۆکە چەکی بەدەستە و چەکی هەڵگرتووە بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی ئێمەیە من وەکو مامۆستایەک ئەوی کە وەکو حاکمێک ئەوی کە وەکو دکتۆرێک پێویستە ناکە ببێتە هۆی هەڵگرتنی چەک و خراپ بەکارهێنانی چونکە چەک یەکێکە لەوانەی کە وەکو چەقۆ نییە تۆکە کەسێک ئەکوژی ناتوانانی دووەم بکوژی لەبەرەوەی شتەکە بەهێمنی وە و کەمترێکە بەڵام تۆ چەکەکە بەکارێنی لە دقەیەکە حەوفی شەک بەکارێنی ئەبێتە هۆی کوشتنی حەو کەس و پاشان ئەو خاڵی کە زۆر گرنگە لاساییکردنەوە یان ئەم یاریە پۆپجیانەی کە لە ناو ئەنتێرنێت و مۆبایلەکانە هەن مناڵەکان یاخود گەنجەکانیان ئەم شتانە دووبارە ئەکەنەوە و لە ناو کەسەکانە زیاتر لە ناو گوندەکانە لە ناو شوێنە دوورە دەستەکانە ئەمە وردە وردە خەریکە ئەبێتە باو تەشەنە ئەکات کەواتە ئێمە هەوڵمانداوە ئەم کارانە کەم کەینەوە یاخود ببینە هۆی نەمانیان باش باسی شەڕی ئۆکراین و رووسیات کرد باسی شەڕی ئیسرائیل و غەزەت کرد بەڵێ و ئێمە ژەمبانیە باسی ڕێکخراوی بزافی ناخۆییەکەین هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ڕێکخراوەکانی دەرەوەی عێراق و هەرێمی کوردستانیش بۆ پێی کە ئێوە چالاکیتان لە شاری بەسڕ و لە شاری بەغداد و ئەمانەشا هەیە پەیوەندیەکی نێودەوڵەتیتان هەیە ئێمە وەکو بزافی ئاشتی کاتێ لە جفاتەکان واتە لە شارەکانە کە کۆبووینێتەوە لە بەغاو لە بەسرا وەکو ڕێکخراوەکان وەکو بزافەکان هەموو لەوێ ساڵانە کۆ ئەبینەوە ساڵێکیان لە بەغا کۆبوونەوە بەڵێ ساڵی دووەمیش لە بەسرە کۆبووینەوە لەو کۆبوونانەمانە شاری سلێمانی بە شاری ئاشتی و سەقامگیری ناسرا بەڵام بەداخەوە لە 2020 بەو شێوەیە دەرنەچوو بەڵام لەبەرەوەی ئاستی کوشتن و زیاتر بوو لەو ساڵەیە ڕێژەیەکی زیاتر تۆمار کرا بۆیە بەداخەوە ئێمە نەمانتوانی لەو ساڵەیە کراوتان هەیە بۆ ئەو لایەنانە کە بتوانن شارەکە وەکو شارێکی ئاشتی کاتێک کە تۆ جەردی ئیشەکانەکەیت و لە یاسا و لە دادگا ئەپرسی سیرەکەی کۆمەڵ کوژیەکان و تونند و تیژیەکان لە ساڵی 2020 لە هەمووی زیاتر بووە و بەرزتر بووە بەڵام ئەگەر باسی ئەوانەی بوتمان شاری سلێمانی کە دووجار بۆتە یەکەم بۆتە سنبلی ئاشتی و سەقامگیری مای خۆشحاڵی بووە بۆ ئێمە و هیوادارین 2025ش ئەم ئاقارە ئەم نەهامەتیە کەمتر بکرێتەوە بەڵام بەنسبەت پرسیاری دووەمتەوە کە بەڕێزت ئەڵێ ئایا ئێوە بە شێوەیەکی نێودەوڵەتی ئیشەکەن بەڵێ بێگومان چونکە ئێمە مامۆستا سەربەست خۆی کە سەرۆکی جفاتی ئاشتی سلێمانیە مامۆستا سەربەست تۆفیق و لە هەمان کاتە ئەندامی ئاشتی نێودەوڵەتیە و لە هەمان کاتە ڕاوێژکاری بۆردی ئەوروپیا و لە هەمان کاتە ڕاوێژکاری مەجلیسی نێودەوڵەتی نەبن کەس نێودەوڵەتی بەڵێ لە هەمان کاتە ڕاوێژکاری مەجلیسی شێخەکانی عێراقا بەڵێ ئەوان ئاگادار بوون بەڵێ خاتوشیلان وەکو خۆت باست کرد کە ئێستا پۆبجی و ئەم بابەتانی سۆشیال میدیا زۆر کاریگەری هەیە بەتایبەتی لەسەر منداڵانی هەرزەکار و منداڵەکان هیچ کۆڕ و سیمینارێک دەکەن لە قوتابخانەکان هەتا تا پەیمانگا و زانکۆکانیش تاوەکو بتوانرێ ببوورەتیشک بخرێتە سەر ئەو گێچەڵە ئەلکترۆنی کە دەکرێت و هەروەها ئەو یاریانی کە کاریگەری هەیە لەسەر هەرزەکاران بەڵێ ئێمە وەکو خۆمان کار و چالاکیەکانمان لە 6 خاڵی زۆر گەورەیە خۆمان بینیوەتەوە حەزەکەم بە تەفاسیلی باسی کەم بۆی لە کار و چالاکیەکانمان کەم نەکەمەوە چونکە بە ئامادەبوونی من 220 کەس قسە ئەەکەم کە ئەندامین لەو جڤاتەیە و ئەمەش ڕێژەیەکی زۆرە کەم نییە ئەگەر دیقەتی سنتەر و ڕێکخراوەکان بن هیچیان ناگەنە ئەم ڕێژە زۆرەی کە ئێمە هەمانە لە 6 خاڵا خۆمان ئەبینینەوە خاڵی یەکەم دەستێکی باڵامان هەبووە لە کاتی هەڵبژاردنەکانە کە بە 6 خاڵ بەشدار بووین یەک لەوانە پێویستە وێنەکان تەنها بە وێنە هەڵواسرێت توشتی تری لەگەڵانە بێت نووسراو دوو پێویستە یەکتری قوبوڵکەین خاڵی سێم پێویستە ڕاگەیاندنەکان لە کاتی هەڵبژاردنا وشەی زبر و نەشیاو بەکاری نێنن چوارم پێویستە هیچ پارتێکی سیاسی پارتەکەی تر بچووک نەکاتەوە هەر کەس بۆ گەورەبوون و گەشەسەندنی خۆی کار بکە
و لەو خاڵانەی کە جێگە دەستمانتیا دیارە بەسەرکردنەوەی کەسە ناسراوەکانە، کەسە ناودارەکانە، لە لادێکانە، لە گوندەکانە، لە قەزاکانە، لە شارەکانە کە ئێمە دیاریان ئەەکەین و ئەچین سەردانیانەکەین و ڕێزلێنانیان بۆ ئەەکەین و چەپکە گوڵی پیرۆزبایان بۆ ئەبین بۆ لەبەرەوەی ئەمانە ڕۆژێ لە ڕۆژان بوونەتە هۆی سمبولی ئاشتی و بوونەتە هۆی ئاشتی و پێکەوە ژیان لە ناو گەلی کووردا کە زۆر شوێن ڕۆشتوین وەکو ڕانیە، قەڵاتزێ، چەمچەماڵ کە ئەمانە هەمووی بەسەرمان کردوونەتەوە ڕێزلێنانمان بۆ کردوون و یەک لەو خاڵە شیاوانەی کە ئێمە کردومانە کۆڕ و سیمینار و پانێڵە لە ناو هەموو ناوەندەکانی خوێندنە و بەتەماین بگەینە پەیمانگا و زانکۆکانیش ئیشەڵا کە بە کۆڕ و سیمینار بەشداری ئەبین و یەکێکیش لەوانەیە کە گرنگیمان پێداوە کۆنتاکتە لە نێوان ماڵەکان و پەروەردەدا. پێویستە ئەمە نزیک بکرێتەوە، پێویستە پەروەردەکە دروستتر بکرێتەوە، پێویستە دایکان و باوکان هۆشیار بکرێنەوە کە ناو بەناو ئێمە کۆڕەکانی خۆمان لە سنتەری سەرا ئەەکەین و ئاشنا ئەبین بە یەکتری. باش دەستان خۆش بێت بەڕێزی پێشوی پرسیاری ئەو لێ بکەم کە تا چەند گوێتان لێی گیراوە وەکو لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەم شەش خاڵی کە باست کرد وەکو بزافەوە 56 بەندتان هەیە کە کاری لەسەرەکە. بەڵێ گرنگترین ئەو بەندانە چین و ئەو شەش خاڵی کە باست کرد تا چەند گوێتان لێ گیرایانی ئێوە کە سەردانی بەنمونە وەزارەتی ناوخۆتان کردووە معنیە بەم ئیش و کارە تا چەند گوێتان لێ گیرا وەکو بزافەکەتان وەکو بزافی ئاشتی. بەڵێ ئێمە ئەوانەی کە ئەندامن لە لامان هەمویان کەسانی ناسراون، کەسانی بوێرن، کەسانی چالاکن، زۆرینەی بەڕێوبەری پەروەردەکان ئەندامن لای ئێمە و زۆرینەی بەڕێوبەری دام و دەستگاکانی تر ئەندامن لای ئێمە بۆ لەبەرەوەی ئێمە پێویستە لەوانەوە دەست پێ بکەین کاتێکە یین لە جوانی بەندەکانمان چیە کە ئێمە 56 بەندمان هەیە. بەندی یەکەم بە پێناسەی ئاشتی دەست پێکە، بەندی دووەم بە دووپاتکردنەوەی بەڵێن و پەیمان دەست پێکە، بەندی 12 و 24 و ئەمانە تا بەندی 56 کە هەمانە یەک لەو بەندانەی کە زۆر جوانە و سەرنجی منی ڕاکێشاوە ئەڵێ کاتێک کە تۆ ئەتەوێ ببیتە ئەندام لە بزافی ئاشتیا پێویستە ئەم خاڵانە و تیاابێ. خاڵەکان چییە؟ یەک لەو خاڵانە پێویستە 18 ساڵ کەمتر نەبی، پێویستە کەسێکی ناسرا و هێمن و لەسەرخۆبی، پێویستە لە ناو خودی خۆت و دڵ و دەروون و بیر و هزرتا وشەی ئاشتی هەبێ، پێویستە کەسێکی بوێربی و بتوانین ئێمە متمانەت پێ بکەین تا ببیتە هۆی بڵاوکردنەوەی ئەم پەیامە جوانەی کە ئێمە هەمانە و پێویستە هەموو بەرژەوەندیەکانی تر لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆتابی خەیتە ژێر بەرژەوەندی چیەوە نەتەوە و گەل و نیشتیمانەوە کەواتە خاڵی ئەساسی ئێمە ئەوەیە کە بۆ گەل و نیشتیمان هەوڵ بین هەموو بەرژەوەندیەکانی تر لە دواتر بێت. خۆش بێت. باشە خاتوشیلان باست لە دایک و باوک و ئەم بابەتانە کرد. بەڵێ هێدوایە تا چەند دایک و باوکە یەکێکی سەرەکی کۆمەڵگایە هەروەها دوای ئەوە خوێندنگەکان کاریگەرن لەسەر ئەوەی کە نەوەکانی داهاتوومان بتوانین بە ئاشتی خواست پەروەردەکەین بۆ ئەوی بتوانن هیچ نەبێ بتوانن لە دو ڕۆژدا بنە ئەندامی بزافەکەی ئێوە. پرسیارەکەت زۆر جوانە، پرسیارەکەت لە جێخۆیەتی چووکە ئێمە لەم کاتەیە پێویستمان بە دایک و باوکە، لەم کاتەیە پێویستمان بە داپیرە و باپیرەیە، لەم کاتەیە ئێمە پێویستمان بە سەرسپی و ڕەش سپیەکانە، لەم کاتەیە ئێمە پێویستمان بە مامۆستا و مەلا و حاکم و دکتۆر و ئەندازیارەکانە، لەم کاتەیە پێویستمان بەم کەسایەتیانەیە ئەوەی کە جێگەی داخە ئەوەی کە جێگەی ئەسەفە لەم کاتەیە کاتێک کە تۆ ئەڵێ گەنجێک هەڵەیەک ئەکات جاران ئێمە کولتوری ئێمە جوانیەکەی لە چیا بوو گوێمان ئەگەر بۆ مەلای مزگەوتەکە گوێمان ئەگەر بۆ ڕیش سپێک سەر سپێک ئەمانە تەداخلیانە کرد بەڵام زۆر بەداخەوە حەزەکەم لێرەوە بیڵێم ئێستا ڕیش سپێ و سەر سپێکە و پڕ ئەزمونونەکە خۆی بە دوور ئەگرێ لێمان. یعنی نایە چارەسەرێکی دروست و باشمان باتێ قەیناکە ئێمە کۆمەڵێ شوێنی تر هەیە کۆمەڵێ سنتەر هەیە دادگا هەیە کۆمەڵێ شتی تر هەیە توانین بیگرین بەڵام ئەی کولتورەکەی خۆمان ئەی سەر سپی و ڕیش سپیەکانی خۆمان چەند جوانە ئەگەر هاوکارمان بن و لەگەڵمان بن چەند جوانە ئەگەر ڕۆژانە نەسیحەتمان بکەن کاتێک کە تۆ کێشەیەک دروست دەبێت لە خێزانێک بە دڵنیا بە نەبوونی ئەو ئامۆژگاری
سەرسپیانەیە نەبوونی ئامۆژگاری ئەو پڕ ئەزمونانەیە ئێستا کەسەکان کە خانەنشینە بێ ئیتر ئەچێتەوە ماڵەوە واز لە ئێمە ئەهێنێ بگرە ئەبێ زیاتر لەگەڵمانە بن ئەبێ ئەو گێچەڵانە بێگومان ئێوە ئەوان وەکو قاموسێکوان بۆ ئێمە وەکو کتێبێکی پرزانیاریوان بۆ ئێمە کاتێککە تۆی بەڕێز یاخود من دە کتێب بەخوێنیتەوە بەقەدەر دوو دێڕی ئەو سەرسپیانەی استیفادەی نییە بۆ ئێمە بێگومان تەجروبەیەکی باشیان هەیە هیوادارم بێنەوە ناو کۆمەلگا هیوادارم چارەسەری کۆمەڵی کێشەمان بۆ بکەن بێجگە لە دادگا چونکە بڕوات هەبێ کەسەکانی ئێستا و گەنجەکان بە تایبەتی ڕووناکاتە دادگا بۆ لەبەرەوەی بێمتمانە یەک دروست بووە لە نێوان کەسەکان و یاسایە ئەم بێمتمانەیە بۆچی لەبەرەوەی کاتێکی زۆری ئەوێ لەبەرەوەی تا ئەڕوات و ئەم هەموو پرسیارەی لێکرێ شتەکە ئاڵۆستر بوو و گەورەترەوە باسی کۆمەلگەمان زۆر کرد شیلان خان لە کۆمەلگای کوردەواریشە چەندین ئاین و چەندین توانم بڵێم نەتەوەش بوونی هەیە لە ناو کۆمەلگای کوردیەوە ئەمانە هەمووی پێویستیان بە پرۆسەیەکە کە پێوترێت پرۆسەی ئاشتی کە بتوانن پێکەوە لە گەڕێکێکە مەسیحیەک موسڵمانێک یەهودیەک جوولەکەیەک کاتی خۆی سلێمانی جوولەکەشی تیاوە یانێ سەش گەڕێکمان هەیە چۆن ئێوە وەکو بزافی ئاشتی توانیوتانە بە تایبەت کار لەسەر ئەم خاڵە بکەن هەر زۆر گونجاوە پرسیارەکەت لە بەرەوەی ئێمەکە 220 ئەندامین لە هەموو نەتەوەیەکمانتیایە و لە هەموو ئاینێک و کولتورێکمانتیایە و لە هەموو پارتێکمانتیایە بەڵام بەو مەرجەی کاتێکەیەت ئیش بۆ ئاشتی و سەقامگیری بکە پێویستە بێلایەنانە ئیش بکە ئەمە خاڵی جوانی بزافی ئاشتیە باشە خات و شیلان وەکو دوا پرسیار و بە کورتی من ئاراستی بەڕێستانی یەکەم ڤۆڵتێر کتێبێکی هەیە بە ناوی لێبوردەیی باز لەوە دەکات کە مەسەلەی مۆراڵیتی و ئەخلاق بابەتێکە کامە دابوونەریتە و لەنەوە بۆ دوایینەوە دەمێنێتەوە تا چەند دابوونەریت کاریگەریە لەسەرەوەی کە ئێمە با بڵین کۆمەلگایەکی ئاشتەوەیمان هەبێت پێم وتی پێشتریش وشە جوانەکان سیفەتە جوانەکان دابوونەریتی کوردەواریە هەیە سفرە خوانەکانمان مزگەوتەکانمان پرسەکانمان ئاهەنگەکانمان هەمووی جیاوازە لە ڕەوشتە جوانەکانە پڕپڕە جا ئێمە پێویستمان پێێتی ئەمانە هەمووی بگەڕێنینەوە ئەمانە هەمووی بخەینەوە ناو ماڵەکان قەیناکە ئیشت زۆرە کارت زۆرە داوای زیاتر و زیاترەکەی بەڵام ئێمە تکایەکمان هەیە تەنها ئێوارە لەسەر سفرە خوانەکان بادانیشین ئەمە یەکێکە لە کولتورە جوانەکانی کوردەواری کە پێویستمان پێێتی با ڕەوشتە جوانەکان بگەڕێنینەوە با یاسا جوانەکان بە پێستر و چاکتر بکەین دەستەکانە خۆش بێت شیلان خان ئەندامی بزافی ئاشتی ناوخۆیی بانجا لە کوردوارە شتێکی ئەگەر شتێک لە دڵماگەنی لەم دڵمەتەقێ پێش بەرنامە بە شیلانخانم وەدوتم لە شوێنێک بینیومی بەڕاستی یەکێکە لەو نمونانی کە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانیە دەرگاکەی واڵایە و کراوەیە هەر کەسێکە چێتە ژوورەوە بێ جیاوازی یەکسەر ئیشەکەی بۆ جێبەجێیەکردمە خۆم شایدم ڕۆژێکیان چوون ئیشی مناڵەکەمم هەبوو هەر یەکسەر ڕقەمەکەی خۆی یامێوتی ئەتوانی تەلەفۆنم بۆ پەیوەندیم پێ بکە ئەگەر ئیشە کارێکە هەبوو بە بیڵم ینی شتی باش بوو ترێ دایمە باشترەوەنی سپاس دەکەم بەڕێزی پێزانم هەر کەسێک مناڵ بێ پیر بێ گەنج بێ کرێکار بێ هەر کەسێ بێ یەکەم شت کە پێ ئێم ڕقەمەکەی خۆمە حتا ئیشەکەشی بۆ نەکەم ناڵم زۆر ئیشەڵاشی لە بۆ ئامادە بوون دەمبانێکە لەگەڵ ئێمە ئامادە بێت خاڵێکی گرنگ و کۆتایی سپاس بۆ هەموو پارتەکان کە دەرگایان کراوەیە بۆ ئێمە کە هەردەم بانگەشتمانەکەم و قسەکانمان بە هەندوەرەگرن سپاس بۆ ئێوە سپاس بۆ جەنابەت شیلان سلێمان ئەندامی بزافی ئاشتی ناوخۆیی بان کە ئەم بەیانیە لە ستۆدیۆ لەگەڵمانە بوو.